بینەرانی بەڕێز سڵاو تاوتوی ئەم ڕۆمان تایبەتە بە سەر دۆسیەی کەیسی ئەمفال و ئەو بڕیارەی کە دادگای باڵای تاوانەکانی عێراق ئاراستەی حکوومەت یاریمانی کوردستانی کردو بۆ دەستگیرکردنی 258 مستەشار بە تاوانی کەیسی ئەمفال بۆ ئەو بابەتەش میوانداری عەبدوڵڵا فەیسەڵ عەبدوڵڵا ماوانیمان کردووە کە داواکاری ژمارە 147 لەو 258ی کە دادگای باڵای تاوانەکانی عێراق داوای کردووە. کاک عەبدوڵڵا کاتە و باش لە ساڵی چەند جەنابەت مستەشار بووی و لە کام فەوج و ئەرکی تۆ چی بووە لەو مستەشاریە و لەو فەوجەدا؟ ئەمن لە ساڵی 1970 بووم بە مستەشار لە جیگات بابی خۆم. بابم پێشی مستەشار بوو، بابم چۆ ڕەحمەتی خۆی ئەمن بوومە مستەشار بووم هەتا ئینتیفازەی تا ئینتیفازەی مستەشار بووم و واجبی خۆم ئەکرد لەگەر حکوومەتی. بەڵێ ئەرکت چی بوو لەو واجبی تۆ چی بوو لەو مستەشاریە چیت کرد؟ ئەمن مستەشار بووم و ڕەبعەیاندا بوومێ مقابل بە حکوومەتی ئیرانی و لەوێت لە ڕەبیعەکان بووم لە مەنتیقەی چۆمانێ. بەڵێ هیچ واجبی کە دەرنەچیمە. بەڵێ دادگای باڵای تاوانەکانی عێراق داوای لە حکوومەت یاریمی کوردستان کردووە بۆ دەستگیرکردنی 250 کەس بە تاوانی ئەمفال. جەنابەت لەو 250 ناوی جەنابەت لە 147 ناوەیە. قسەی تۆ ڕای تۆ چییە دەربارەی ئەو بڕیارەی دادگای باڵای تاوانەکانی عێراق؟ ئەمن طبیعی قەت بەشدار نەبوویمە لە ئەنفالی. فەوجەکەم هەر لە سنووری عەشیرەتی باڵەکایەتی بووە. منتیقەی عەشیرەتی باڵەکایەتیش لە جندیا هەروازی تا عازیۆمەرا هیچ ئەنفالێک نەکرا لە منتیقەیمە، نە ئەنفال بووە و نەکراشە، نە ئەمەش بەشداری هیچ منتیقەی دیکە نەبووینە. ئەمن کە ئەو کەسەی کە ناوی منیدایە طبیعی ناویمنی خراپ کردیە، ئەمن سکاڵام لەسەری هەیە. بابێ ئیسپات بیا من هیچ ئەنفال هەر نەبووە لە منتیقەیمە، نەکنەن کردیە هەر نەبووە. بەڵێ ئەو ناوەی کە جەنابەت خۆ ئەو کەسەی کە ناوی جەنابتی داوە بە دادگای تاوانەکانی عێراقا کەسێکە یان لایەنێکی سیاسیە؟ طبیعی دەبی لایەنێکی سیاسی بەس وەکو شەخص ناوی منیاندایە چکە ئەمن بەشدار نەبوویمە لە هیچ ئەنفالێکی و منتیقەیمەش ئەنفال لێ نەبووە. ئەو شەخصە کە کەیفی بە من نهاتیە ئەمن طبیعی ئەگەر کەیفی بە من نهاتیە و ناوی منیدایە طبیعی هەر سەر بە لایەنێکی سیاسی وەیە، طبیعی سەربەخۆنیە و شەخصە هەر لایەنێکی سیاسی نایمنی بەرز کرد تۆ لە بەغدایە. بەڵێ 2 ڕۆژ پێش ئێستا وەزیری شەید و ئەنفالکراوەکانی حکوومەت یاریمی کوردستان وتووەتی ئێمە کارێکین بۆ گرتنی ئەو 258 مستەشارن کە داویان داوا کراوە لە دادگای باڵای تاوانەکان. ئایا ئەگەر بێت و ئێوە دەستگیر بکرن ئامادەی بچیتە بەرامبەر دادگا؟ ئەمە لەسەر قراری بەرەی کوردستانی کاک مەسعود بارزانی و مام جەلال تاڵەبانی تەبیعی ئەمەیان حەفوو کردیە لە بەناوی بەرەی کوردستانی. ئەمن بەخۆ لە کاتی ئینتیفازەی لە ماری عێزەت بەجی لە سۆران دەگە کاک مەسعودی دانیشتم گوتی ئەمن هەمووتان عەفوو کراینە و قراری بەرەی کوردستانیە. ئێستاش کە برێن وەرنە بەغدا ئەمن ئامادەمە نەک لە بەغدایە لە هەموو کوردستان هەر کەسێک لە ئێستاڕە بە هەموو کوردستان گوێی لە من بی و ئەوە ئەم بینی سکاڵای هەبی لەسرە من ئامادەمە لە هەر مەحکەمە چی بی ئەمن بچمە مەحکەمەی. بەڵێ ینی جەنابەت ئەڵێ دەستێکی سیاسی لە پشت ئەو داواکرانەوە هەیە، ینی ئەو 258 کەسەی کە داواکراوە لە ئێوەنە لایەنێکی سیاسیە هەندێک ناوی داوا کردووە بێ ئەوەی بەشداریش بوو بن لە ئەمفالە؟ طبیعی ئەگەر ئەوانە بی ئەمە منتیقەیمە هیچ ئەنفال نەبووە، منفالیش نەکرا، مە دەستەیەکی سیاسی هەبووە لە پشتەوەی کە ناوەکانی مەیاندایە. بەڵێ بەڵێ بەڕای جەنابەت وەکو یەکێک لە مستەشارەکانی پێشوو کە ناویشت لە قایمەی داواکراوەکانەوە 258 کەسە، ئایا بە ڕای تۆ هیچ کەسێک هەیە لەو 258 کە مستەحەقی ئەوە بێ بگیرێ لەسەر تاوانی ئەمفالەکان؟ ئەمە وەکو منتیقەی قەزای سۆران و چۆمان وانە وەکوم هیچ مستەشارێک لەکنەمە تاوانی وای نەکردووە دیار بیت و خەڵک شاهیدی لەسەر بدات و بچیت لۆ مەحکەمەی و سکاڵای لەسەر بی. لە منتیقەکان دیکەش ئەمن ئاگادار نیمە وەکو خۆم طبیعی ئەمە وەکو سۆران ئاگادارم شتی وامان نەبووە. بەڵێ لە کاتی مستەشاریدا هیچ ڕوبەڕووبوونەوەی کراوە بینی ئێوە هێزەکانی پێشمەرگە یاخود
تاوانێکت ئەنجام داوە کە لەسەر خۆت بۆ خۆت ئاعتراف بەوە بکەی بڵێ من بەشداریم لە شەڕێ کردووە یاخود ئێوە هاوکاری شۆڕشتان کردووە لەو کاتەیە؟ بەڵێ ئەمن بەشداری هیچ شەڕێکم نەکردیە دەگەر هیچ ئەحزابێکی سیاسی بەشدار بووین لە شەڕی لە مقابل بە ئیرانی بەس بە مقابل بە کووردا شەڕم نەکردیا من وەکو خۆم لە ئەوەی کە مستەشار بوویمە بەڵام برین ئەمن کە بەشدار نەبوویمە لە هیچ شەڕەکی ئێستاش کە نایە منیان تێکردیە بەشدار بوویمە نە ئەمن بەشدار هیچ شەڕەکی نەبوویمە ئەمن هەموو وەختە چ ئامادەمە هەر کەسێک سکاڵای لەسرە من بیت لە هەر جێگایەکی بی ئەم بچمە ماحکەمەی ئەمن ئیسپاتشم بەدەستە لە ئەوەی کە مستەشار بوویمە چەندین پێشمەرگەم گرتینە و بەریشم داینە ئەتوانم ناوەکانیش لۆ برێم ئەو خەڵکانش کە گوێیان لێبی کە بەخۆم گرتیت و بەرم داینە کە پێشمەرگەی پارتی دێمەکراتی کوردستان بووینە و جەماعەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بووینە نەک ئەمە ئەنفالن کردی پێشمەرگەمان ئازاد کردێ و مساعدەمان کردینە و کە لە کاتی ئینتیفازەش تەبیعی کە ئینتیفازە کرا ئەمە قاقەزمان لەهات لە ڕێگای پارتی دێمەکراتی کوردستان ئینتیفازەی سۆران کە کرا ئەمن کردم شاهدیشم ئەوەیە کە ئیزاعی یەکێتی ئەمن پارتی بووم بەس ئیزاعی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەلەفەکەی دیارە کە بە ناوی قەزای سەدیق مەشهور بوو لەو کاتی کە مەلەفەکەی دیارە ئەمن کە دەستم توانیتم دەست بەسەر قەزای سەدیق دابگرم ئێستاش مەلەفەکە شاهیدی منە لە ئەو تاریخ نەوەتوێکی کە ئینتیفازە کرایە ئەوە ئیسپاتی منە پێشمەرگەکانیش ئەتوانم ناویشتان لۆ برێم ئەگەر بتانەوێ دیارن خەڵکی منتیقەی باڵەکایەتێنە و خەڵکی غێر سنووریش هەیە کە گرتیتم و بەرم هەرداینە بەڵێ لە کاتی گرتنی ئەو کەسانەدایە خودت بەردانی کە گرتوتە و بەرداون لە پێناو چیدا بەرداون بۆ ئەوی کە دەست هەبووە لەسەر لەگەڵ ئەو پارتانەدا ئەوانی ناو شۆڕش پارتی و یەکێتی یاخۆت بە هەستی کوردایەتی خۆت بەرداون ئەوانە نە ئەمن بە هەستی کوردایەتیم بەرم داینە ئەوەم دەگەر هیچ عیزبەچی نەبووە بەڵام خۆم بە کورد زانیە پێشم ئەوانە غەدر بۆ کە پێشمەرگەی ئەو عزابان لەو کوردستانەی ئەمیش بچم بیان گرم و تەسمیلی حکومەتیان بکەم و لۆ قەسر و قسووران ئەوەم نەویستیە نەشم ویستی کاگابدوڵات داوای لە بردنەکەم دوای ڕاپەڕین کە جەنابەت ئەڵەی دەستمان کرد بەسەر قەزای سۆراندا و ڕزگارتان کرد لە کاتی سەرهەڵدانەکەیە ئێوە چوونەتە لای کام بەرەوە پارتی دموکراتی کوردستان یان یەکێتی نیشتیمانی کوردستان جەناب بەێ ئەمن چمە لای پارتی دموکراتی کوردستان لە قەزای سەدیق بۆ ئەو زمانی قەزای سۆران نەبوو دەگە کەک مەسعود لە قەزای سۆران دانیشتین لە ماری کاک عیزەتی سێمان بەجی بەڵێ ئەو دانیشتنە باسی چیتان کرد لەو کاتێک کە لەگەڵ مەسعود بارزانیە دانیشتن جەنابەت لە قەزای سۆران دوای ڕاپەڕینەکە بووە و ئێوە مستەشار بوونە پێشتر باسی چیتان کردووە ئەگەر بۆ بینەرانمان باسکەی بەێ تەبیعی کاک مەسعود گوتی چت کردێ دەگە حکوومەتی چت کرد و چت نەگوت و مەڵی کاک مەسعود ئەمن ئەوەی پێم کرایە ئەمن هیچ لە ئەوەی بەرژەوەندی ملەتی کوردم ئیش کردێ نەک لە بەرژەوەندی خۆم و حکوومەتی ئیسپاتیش بووە کە جەنابیش وەکو من ئاگادارە کە پێشمەرگەی پارتی دێمەکراتی کوردستان سێ پێشمەرگەم گرتن و لە ئاشی خدراغی و هەر سێ پێشمەرگەشم بەرهەردان و جەنابیشت ئاگادارە و هەموو خەڵکی منتیقەش ئەزانی لەسەر ئەوانش ئەگەر ئەمن نەبامە تەبیعی ئەو وەختی چەکم دانا بۆ مشکلێکی گەورە لۆم ئەلحەمدوللا خودای کرد عەفو کرام و تووشی بە ئەعدام و شتیوان نەبووم یعنی لێ پێچینەوەت کراوە لەسەر ئەوەی کە پێشمەرگەت بەرداوە و شاهدیت لەسەر درا بەرێ لە ساڵی هەشتا و سێم سێ پێشمەرگە بەردان ئەو وەختی ئامیر مەفرەزە بووم مستەشار نەبووم کە بەرم هەردان ئەو جار ئەمنیان گاز کردم و ئەو وەختی مەفرەزەکەم تەسمیل کراوە مەفرەزەم هەبوو مەفرەزەی ڕقم سێ بوو تەبیعی لە ئیستیخباراتی مەفرەزەکەم تەسمیل کراوە لەسەر ئەو سێ پێشمەرگانەی کە بەرم هەردان بەڵێ بەرێ
کام لە داوای یاسایی لەسەر جەنابەت کە تۆمار کرا بێت تۆ داواکراوێکی دادگا بیتن جەنابەت ئەڵێ ئەو کەسانە من سکاڵای یاسایی لەسەریان تۆمارێکم ئەوانەی کە ناوی منیان داوە بە غەدر و بە غەرەزێکی شخصی وایان کردووە دەتوانێت ئەو جەنابە خودت ئەو لایەنە تەزبیتکەی و تەشخیصکەی بڵێ کامەیە ناوەڵی طبیعی دوو لایەنە ئەو ناوەیان داینە بەغدایە لەو دوولانش ناتوانانی ئەمە نازانین چه ناوی مەداتێ بەغدای بەڵام ئەگەر تۆ مەقسەدی تۆ هەردوو پارتی دەسەڵاتدار بێ پارتی و یەکێتی یەکێک لەم دوو لایەنە دوای ڕاپەڕینا جەنابەت خۆت ئەیڵێ ئەوان ئێمەیان عەفو کردووە وەکو بەرەی کوردستانی و لەگەڵ مەسعود بارزانیە دانیشتن کردووە و گوایە ئەو لە ئێوە خۆش بووە ئایا لەسەر چ شتێک دووبارە ئەچێتن داوای یاسایی لەسەر تۆ تۆمارەکەن و ناوی تۆ ئەدرێتە بەغدا ئەگەرەکە چییە؟ ئەگەرەکە ناحەزی شخصیە نەخۆی ئەمن هیچ لە منتیقەی سنووری ما هیچ ئەنفالێک و هیچ شتێک نەبوو بەس غەرەزی شخصی هەیە وەکو قەوم و ملەت و عەشیرەت و وانە لەگەر ئێمە دیار لەبەر ئەوەیان ناوی مندایە نەخۆ ئەمن ناحەزیەچەتی بوویم نە ناحەزی پارتیش بوویمە ئەمن دەگە پارتیش خزمەتمان کردێ پێشمەرگەی پارتی بوویمە لە پاشینەوە توێکی تقریبەن 10 ساڵ 12 ساڵ خزمەتی پارتی ما کردیە بەس پاشیەوەی کە ناوەکانی منیاندان لە بەغدایە و ناوەکانمان زۆر شتەچی خراپ و تەبیعی ئێچەتی و پارتی کە مام جەلال و کاک مەسعود ئەمەیان عەفو کردینە وەکو بەرەی کوردستانی ئێستاش کە ناوەکانی میان داینە و ناوەکانی میان لە هەموو کوردستانی تەوزیع کردێ نازانم مەوزوع چییە چونکە ئەمە هیچمان بەخۆم هیچم لەسەر نییە بەڵێ تا ئێستا داوایەک بۆ هاتووە لەلایەنێکەوە هاتووی تا ئاگادارکردنەوە کە ناوت هاتووە بۆ گرتن یانکۆ بۆ لایەنێکی تر یاخۆ دوای بڵاوبوونەوەی ئەو ناوانە هیچ کەس پەیوەندی پێوە کردووی کە مەسەلەن تۆ ناگیرێ یان دەگیرێ لایەنی حزبی لایەنی تری حکومی ئەمن تا ئێستا هیچ کەس پەیوەندی بە من وە نەکردووە بەس ناوەکانی ما لە سەرتاسەری کوردستانی لە ئاسایش و شۆرتەی تەوزیع کرایە ئەمە کە عەفوکراینە بەرەی کوردستانی لۆ ناوەکانی مە لە سەرتاسەری کوردستانی تەوزیعکرێ ئێمەکە هەر مشکلەکە بی ئەمن بەبێ ئەوەی ئەمن لە دادگای ئامادەمە هەر کەسێک سکاڵای لەسەرم بی لە هەر چێندەرێبی ئامادەمە بچم و بەڵام سکاڵام لەسەر ئەو شخصێک ئەوەی لەسەر من نووسیە بەڵێ دوای ئەوەی کە جەناب دەڵی دوای ساڵ 91 و ڕاپەڕینی گەلی کووردا جەنابەت چەندین ساڵ پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بووی بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە ئێستا جەنابەت لە پارتی دابڕایت و چوتە بەرەیەکی تری ئۆپۆزیسیۆنەوە کە ئێستا بڵێن ئۆپۆزیسیۆنە لە هەرێمی کوردستاندا ئەگەری جیابوونەوە لەو کۆتاییدا لە پارتی دیموکراتی کوردستان چی بوو کە بەرەت بگوازیتەوە بۆ بەرەی ئۆپۆزیسیۆن نارن بیر و ڕا ئازادە ئەمەش ئازادین و ئازادیش ئەوێ مانەی بیر و ڕایەکەم دیارە لەگەڵەوان بووە و ئازادیە دێمەکراتی شتێکی زۆری احتیاجی واتە ئەو پەیوەندی بەڵێ ئەو ڕایە جەنابەت و جیابوونەوەت لە پارتی دیموکراتی کوردستان و بەرەو بارەیەکی ترە هیچ پەیوەندی بەو بڕیارەی دادگاوە هەبووە یان نەبووە نا هیچ پەیوەندی بە ئەوەی دادگای نەبووە نا بەڵێ هیچ ئەوەی بە دادگای وە نەبووە بەڵێ داوت چییە لەلایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی ئەو سکاڵانەیە بۆ خۆت ئیزبات بکەیت کە ئێوە بەشدار نەبوونە و بۆ خەڵکی کە قوربانیانە پاشماوەی قوربانیەکانی ئەمفال بەوانە ئەڵەی چی کە ئەوان ئێوە دەبینن تاوانبار لەبەر ئێوە ناوی ئێوە تەشخیص کراوە چیان پێ ئەڵەی جەناب ئەمن وەکو عەبدوڵڵا فەیسەل ئەرێم هەر کەسێک تاوانی لەسەر بی حەق خۆی تەبیعی کە تاوانی کردبی حەقی تاوانی خۆی بدا بەس ئەو کەسانەی کە تاوانبار نینە و دا ئەو لیستەی دانە و ناویان خراپ کرا لە کوردستانی پێم باش نییە ئەوان تەڵەب بکە ئەوان ئەرێن ئەنفالی هەڵەبجەی ئەنفالی گەرمیان ئەمە ئیلاقەمان بە گەرمیانی بە هەڵەبجەی نییە ئەنفال لەکنەمە نەکرایە ئەمە لۆ ناویمە دەگەر ئەو ناوانەدا بنێن کە خەڵکەکەبی خراپی کردبی لە کوردستانی ئەمن بە هەموو تاکەچ کوردستانی ئەرێم ئەمن وەکو من ئەمە هەر کەسێک سکاڵای لەسەرە و شتی کردیە مقابل بە خەڵک و کوشتێتی حەق خۆیتی دادگایی بکرێ حەق خۆی بدرێتە ئەوەی بەڵام ئەمن وەکو خۆم هیچم نەکردی ئەمن لۆ ناوام دەگە و ناوانە خراپ بکرێ خەڵکی دیش هەیە وەکو من زۆرە
ئێستا ئەمن ئەگەر تاوانم کردبی ئەتوانم بەتەنێ بگەڕێم ئێستا ئەمن مەسئولیمە لە هیچ عیزبەچی وەکو مەسئولیتم هەبی بە هەر کەسێک ئەوەی هەیە بابێت لەسرە من تەڵەب بکە دادگا هەیە لە کوردستانی ئەمن ئامادەمە لە هەر چنددرێبی لە دادگای گاسم بکەنێ و ئەمن بچم بە بێی بەغدایە نەک لە بەغدایان بە بەس لۆ کوردانیش لۆ تەبیعی ئەمە وەکو ملەتی کورد کوردایەتیمان لۆ ئەوەی کرد معنی ئەمە ئازادی وەربگرین نەک ئەمە ببەن تەسمیلی عەرەبان بکەن و عەرەب مەحکەمەی مە بکەن ئەمە حکومەتی هەرێمن هەیە هەر کەسێک تاوانی هەیە لە محکمەی حکوومەتی هەرێم با محکمە بکرێت خۆی بدرێتێ بەڵام لۆ ئەمە تەسمیلی عەرەبا بکەن ئەمە کوردایەتیمان لۆ ئەوەی کردجارە چکە لە ئەوەی عەرەبا ببینەوە نەک بچین تەسمیلی عەرەبان بکەنەوە پێم شتێکی چاک نییە ئەمە وەکو ملەتی کورد وەکو قیادەکانی ما ئەمە بن تەسمیلی عەرەبا بکەن ئەمە ئامادەینە لە هەرێمی کوردستان لە هەر دادگایەکی بی دادگای بکەن شتێکی زۆر احتیاجێکە شتمان لەسەر بیت بەڵێ بەڕای جەنابەت چی لە پشتە ئایا بیان و یاخود مەرامی ئەوان چییە لەوەی کە ئێوە تەسلیم بە دادگای تاوانەکانی عێراق بکرێن نەک لە هەرێمی کوردستان لەسەر ئەو کەیسە بکرێن پێت وایە ئەو پارتیانە بەرژەوەندی خۆیان لەوە بینن بۆ ئەوەی پێگەی خۆیان دەست نەدەن لە عشیرەتەکانی ئێوە یاخود چی مەرامێکی تری لەبەرە بەلتەبی ئەمە ئەو خەڵکانێک کە برین مستەشار بووینە قسمی زۆریان مەسئولن لە پارتی و لە یەکێتی طبیعی ئەو ینی مەقسەدت لەو مەجموعی 250 کەسەیە باسی ئەوانە بەێ زۆریان مەسئولیشن و مەسئولی باشەرن لە پارتی و یەکێتی ئێستاگە بە خۆیان محکەمە بکەن پارتی ئەرێبی خۆی پێی محکەمە ناکرێت چێتدا لەبەر ئەوەیان وێ بندەنە بەغدا نەخۆیی دیکە تێدا دەربەست نییە بە من وایە بەڵێ جەناب تۆکو مستەشارێک پەیوەندی چۆنە لەگەڵ مەجموعەکانی تر یاخود ئەو مستەشارانەی پێشتر بڕیارتان چییە قسەتان چییە ئەگەر بۆ بینەرانمان باسکەی وەڵا ئێمە تەبیعی دائیبەن قسەکردمان ئەوێمان هەر کەسێک سکاڵای لە سەرەمە بی ئەمە چەندین برادەر بووینەوە کە ناویشن دە و کێسەیدایە گوتنەمە ئامادەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتی خۆیتن هەر دادگایە گازمان بکە ئەمە ئامادەینە بچین و لە پێشدا سکاڵای هەر کەسەکیوی ئەمە ئامادەینە چی بمان کەوتە سەرێ قبول بکەین و ئامادەین بەس لۆ بەغدایە بە من وایشتە چی باش نییە لۆ ئێمە کە بنمان نێنە بەغدای محکەمەی مە بە عەرەبا بکەن بەڵێ عەبدوڵڵا فەیسەڵ ماوانی مستەشار لە فەوجی 33 سەردەمی ژەمی 323 بەڵێ عەبدوڵڵا فەیسەڵ ماوانی زۆر سپاس بەوەی کە تۆ ئامادە بووی لە ستۆدیەکەمان لە شاری هەولێر وەڵامی پرسیارەکانی ئێمە دایەوە زۆر سپاس بۆ تۆ ئەم کاتەوە باش بینەران بەڕێز تاوتوی ئەم ڕۆژمان کۆتایی هاتا تاوتویەکی تر بێگەینەوە هەر شاد بن